سڵاوتان لەبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری و وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی دەستی پێکرد. ئەم ئێوارەی کورسان مەگەزین لێرە و لا دڵ و ناوەندی داهێنان و جوانی پێشکەش دەکەین لەسەر ئەو ستەیجی کە نمایشکارەکان نوێترین کۆلێکشن و دیزاینەکانی دیزاینەرە بەناوبانگەکانی کوردستانی گەورە باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا نمایش دەکەن لەسەر ئەم ستەیجە کە بەشێک لە نمایشەکە دەستی پێکردووە و لە ئێستادا ئێمە بەرنامە پێشکەشەکەین بەشێکی دیکە لە نمایشەکە هێشتا ماوە و پاش کەمێکی دیکە دەست پێ دەکات. ئەکرێت بڵێنم هەفتە نمایشە تەنیا شوێنێک نییە بۆ نمایشکردنی جلوبەرێک بەڵکو پردێکە بۆ ناساندنی کەلتور و جوانی نەتەوەیەک و لەگەڵەوەشە هەوڵێکی گەورەیە بۆ ئەوەی کە سلێمانی بکرێتە ناوەندێکی گەورە و سلێمانی بکرێتە شوێنێک وەکو نیویۆرک، وەکو لەندەن، وەکو پاریس، وەکو میلانۆ کە شوێنێکی گەورەی نمایشکردنی جلوبەرێک بێ لە ناوچەکەدا. ئێمە لێرە باز لە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانیەکەین لە وەرزی سێمدا، باز لە دیزاینەرەکانەکەین، باز لە دیزاینە جیاوازەکانی دیزاینەرە بەناوبانگەکانی کوردستانەکەین. سەرەتا میوانێکم هەیە لەگەڵ زۆر بەڕێز زانیار ئەحمەد وەکو دیزاینەر لە هەمان کاتدا وەکو سەرپەرشتیاری دیزاینەرەکان. کاک زانیار سڵاوت لێ بێم کاتەوە باش پیرۆزباییشتان لێک. زۆر سوپاس سڵاو تۆ کاک ڕەوەن و سڵاو لە هەموو بینەرانی ئەزیز، خۆشحاڵم کە لێرەین. سڵاو لە تۆش بێت. باسێکی وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانیمان بۆ بکەیت و ڕاستەوخۆشم بۆ باس بکەیت کە جیاوازی چییە لەگەڵ هەفتە نمایشەکانی ساڵانی ڕابردوو. بەڵێ هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی کە ئەمڕۆ نمایشمان کردو بەشێکی نمایشەکەمان کراوە بە جیاوازێکی زۆر لە وەرزەکانی تر لە ساڵانی پێشوو کەوە ساڵی ئەم ساڵ کە وەرزی سێممانە ئەمە ویسومانەکە جیاوازێکی زۆر جوان بکەین لە ڕووی ستەیج، لە ڕووی ئەو سیمەیەکی هەمانە، لە ڕووی دیزاینەرەکانمان کۆمەڵی دیزاینەری تازە بەشدارن کە هەمویان بە کۆمەڵێک دیزانی زۆر جوانەوانە بەشدارن و لە هەمان کاتا شوێنەکەمان گۆڕانکارێکی زۆر جوان چاکرا خۆتان لە کاتی نمایشە ئەیبینن کە جەوێکی وامان دروست کردووە باکێدی شتێکی وامان دروست کردووە کە جەوێکی وا بە بینەران کە مۆدڵەکانمان نمای شارەکانمان لە ئەشکەوتێکی وێنە دەرەوانێ لە کاتی نمایشەکە ئەو شتانە زیاترە بینن لە پارتی دووەمانە ئینشاءڵڵا. بەڵێ دەستان خۆش بێت. ئامانجی سەرەکی لە هەفتە نمایشی جلوبەرگ چییە؟ بۆ چەند ساڵێکە لەسەر یەکوە بۆ ئەم ساڵیش وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگتان نمایش کرد. ئامانجی سەرەکی هەفتە نمایشی کە ئەیکەین ئێمە ناساندنە. ناساندنی چی؟ ناساندنی ئەم داهێنانەی کە گەنجە کوردەکانمان هەیەە بە خەڵک بە ناوخۆت تەنانەت لاوە چەندێکیان داهێنانی زۆر جوانیان کرد بەڵام نەناسێنراون باشە بە جیهان، چکە ڕەنگە لە ڕێی یەکێک لە دیزاینەکانەوانێ ئەم کەسە بچێتە هەنگاو بەر ئەو بنێکە بچێتە ناو فاشۆکانی جیهانەوە میلانۆ و پاریسەوانێ. بۆیە ئەمەی کە ئێمە کردومانە ناساندنی تواناکانی گەنجانی کووردە بۆ داهێنان، بۆ بەرهەمێنان، بۆ ئەوی کە تەواو ئیتر ئێمەش دەست بکەین بۆی کە داهێنانەکان ئینتاجەکان لە ناو کوردستان بکرێت. باشە بەڕێز دۆکو سەرپەرشتەری دیزاینەرەکان چۆن دیزاینەکان هەڵبژارد؟ چێ هەڵبژێراوەکو دیزاینەر کە لە وەرزی سێمی هەفتە نمایشی سلێمانی بەشدار بێت؟ جوانەوانی کە بەشدار بوون ئەو دیزاینەرانی کە هەڵمان بژاردوونە زیاتر مامان بەوەدا کە بزانانی ئیشەکانیان چۆنە. باشە بەس ئەوە بمان زانەیە کە ئەم کەسە توانایەکی هەیە، حەزی بە فەن و هونەر و ئارت هەیە، یعنی تاو ئێمە دەستکراوە بینتیا لەم دیزاینەرە کاڵی بژێرین واتە کۆمەڵێک مەرجی قورسماندانە ناوە. باشە تەنها ئەوەی کە بزانین ئەم دیزاینەرە ئیشەکانی چۆنە توانای ئەوە هەیە کە کۆلێکشنێکی 8 پارچەی حاضر کات و لەسەر ستەیجی هەفتە نمایشی جلوبەرگی کوردستان پێشکەشی بکات. ئێمە زۆر دەستکراوە بووینە، هیچ مەرجێکی قورسماندانەوە بۆ دیزاینەرەکان بە هەموو شێوازە هاوکاریان بووینە تەنها بۆ ئەوەی کە ئەو داهێنانی کە هەیەە ئەو توانایی کە هەیەە لە ناخیانەوە بێ بەرجەستە بکرێت و بچێتە سەر ستەیجی هەفتە نمایشی جلوبەرگی کوردستان. باشە هیچ دیزاینەرێکی تایە کە بۆ یەکەم جار بێت لە هەفتە نمایشێکی لەم جۆرەیە بەشدار بێت دوێترین دیزاینەکانی کۆلێکشنەکانی نمایش بکات. بەڵێ بەخۆشحاڵە چۆن دیزاینەرێکمانەیە کە سەرەتایانە و من زۆر خۆشحاڵم کە ئەو دیزاینەرێک کە سەرەتایانە ئەو ترسە ئەشکێنن ڕەنگە چەند وەخت بێت خۆی ئیشی کردبێت. لە چی کاک زانیار؟ ترسیان لەوە هەیە بۆ نمونە کە دیزاینەکانی نەتوانێت ئەوەی کە لە ناخیاتی بەرجەستەی بکات. باشە ترسی لەوە هەیە ئەڵێ ئەمە شۆیەکی گەورەیە، باشە فاشن شۆیەکی گەورەی هەفتە نمایشێکی گەورەیە، من لەواچە توانای من ئەوە نەبێ بتوانم 8 کۆلێکشن حاضر کۆلێکشنێکی 8 پارچەی حاضر کەم و بچمە سەر ستەیج. باشە بەڵام ئێمە زۆر هەوڵمانەوە کە ئەو ترسی ئەو دیزاینەرە بشکێنین
بەوەی کە تۆ ئەو توانایەت هەیە ئێمە ئەو توانای ئەبینین بەس ئەو نەزاڵبی بەسەر تواناکەتەوە ئەوەی کە هەتا چەند وەختە کۆیەکی توانێت لێ کۆلێکشنێکی هەشت پارچەیە بۆ ئەمە نمایش مەرجە هەموو دیزاینەرێک کۆلێکشنێکی هەشت پارچەیی هەبێت ئێمە وەکو مەرج دامانەوە چکە ئاەن ئەبێ دیاری بکری ئەم کۆلێکشنە چەند پارچەیە ئەم مەرجە جێبەجێ کراوە بەڵێ جێبەجێ کراوە دیزانەرمان هەیە کەستیوم دیزاینە ئەوە توانێت بۆ منە بە تایبەت چوار دیزانی خۆی دروست کردووە بەڵام بە ئامەتەن بە شێوازێکی ئام هەر کۆلێکشنەکەمان هەشت پارچە بووە ئەو کۆلێکشنێکە بە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی حاضرکراوە ناڵێن ئەمە شتێکی ستانداردە چکە 12 پارچەی هەیە 10 پارچەی هەیە ئێمە هەشت پارچەمان حاضر کردووە باشە کاک زانیار بۆچیە بێت دیزاینەر بەشدار بێت لەم هەفتە نمایشانەیە بەڵێ هەر ئیشەیە کە تۆ دەستی پێەکەی پێویستی بە ناساندنە باشە تۆش ینی هەفتە نمایشی لەم بابەتە ئێرە بێت یان وڵاتێکی تر بێت شارێکی تر بێت دەرگایەکە بۆ ئەوەی کە تۆ ئەم ئیشانەیەکی هەتا پیشانی خەڵکی بیت مارکێتینێکی باشی بۆ بکەیت باشە تۆ کە ئەم دەرگایە هەبوو بە خەڵک ئەناسێنرێ چکە یەکێک لەوانی کە ناساندنی بۆ کرێت لە ڕێی بۆ منە کەناڵی کورساتەوە کە بینەرێکی زۆری هەیە و لەو کاتەیە تۆ دیزاینەرەکە هەموو پارچەکانی لەلایەن کۆمەڵێک بینەری زۆر ئەبینێت کەواتەمان خۆی لە خۆیان ناساندنێکە بۆ ئیشەکانی خۆی کەواتە ئامانجی سەرەکیمان لێرەیە ئەوە بۆکە دیزاینەر بەشداری بکات یاخود براندا یاخود هەر بەشێکی ترە بۆی کە بناسێنرێت و لەو قاڵبیان نمێنێتەوە لەو قاڵبە بچکی خۆیان نمێنێتەوە ڕەنگە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی هەنگایەک بۆی کە بچێتە دەرەوانێ هەرچەند ئێمە خۆمان حەزەکەین شتەکە لە ناو خۆیان بێت بەڵام کە توانای ئەوە هەبێت هەم سلێمانی هەم وڵاتەکانی تر بکات بۆنە ئێمەش حەزمان لەو پێشکەوتنەیە باشە هەوڵین تاوەکو لێرە بتوانێت ئەم شتە بکرێت لە ناو خۆیان بمێنێتەوانێ بەڵام زۆر ئاساییەکە دیزاینەرێک بێ شتەکانی بە جیهانی بکرێت بچێتە دەرەوانێ هەر زۆر باشە هیچ نمونەیەکت لایە یا ئەزمموی خۆت یان ئەزمموی کەسێکی تر کە لە ڕێگەی ئەم هەفتە نمایشانەوە دیزاینەکانی نوێترین کۆلێکشنەکانی ناسێنرابێت زۆر ناسێنرا من خۆم یەکێکم لەو دیزاینەرانی کە لە یەکەم هەفتە نمایشی جلوبەرگە بەشداریم کرد لە ساڵی 2007 ئەو کاتە تەجربەیەکی زۆر سەرەتایم هەبوو کۆمەڵی دیزاینی زۆر کەمم هەبوو بەڵام ئەو هەفتە نمایشێکە بەشداریم بوو بە دەرگایەکی زۆر گەورە بۆی کە ئێستا گەشتومە بەوەی کە نەک هەشت کۆلێکشن ئێستا لاوەچە 200 دیزاینی حاضرم هەبێت کە لە شۆڕۆمەکەمە عڕس کراوە و لە هەمان کاتە ئێستا توانیمە بگەم بەو پلەیکە یارمەتی دیزاینەرەکانی ترژ بن کە بەشدار بن بۆی ئەمە دەرگایەکی زۆر زیندووە نمونەیەکی زیندوو لێرە حاضرە کەواتە ترسی ناوێت هیچ بە دیزاینەرە تازەکان نەڵێیت ئەوانی کە تازە پێگەشتیانەڵی کە بەشدار بن زۆر جار ئەو پرسیارە لێکرد لە من ئەکرێکە چۆن دەست پێ بکەم باشە بەڵام من خۆم نمونەکەم کردو نمونەیەکی زیندوو کە من لەو مەرحەلەیەوە سواز بخوا لە ماوەی 7 ساڵە گەشتمە بە مەرحەلەی ئێستا باشە کاک زانیار مەرجە هەموو دیزاینەکان کە نمایش شەکرێن مۆدلەکان لەبەری بکەن مەبەستم لەم هەفتە نمایش مەبەست ئەوەیە کە لەبەر بکرێنەوە دواتر کۆمەڵێک دیزاین هەیە نەک لێرە لە وڵاتانی تریش کۆمەڵێک دیزاین هەیە تایبەت دروست ئەکرێن دیزاینەرەکە حەزەکە ئەو شتێک کە لە ناخیاتی شتێک پیشان بات باشە بۆ نمونە ئێستا ئێمە دیزاینەرمان هەیە ئەیبینن لە ڕۆژەکانی دواترە حەزی کردووە کە کولتوری کوردی لە کۆمەڵی دیزانی خۆیان پیشان بات باشە ڕەنگ دیزاینەکان بۆ لەبەرکردن نەبن هەر ئەسڵان حەز نەکات کەس لەبەری کاتەوە بەڵام چۆنەڵی خەیاڵاتێکی زۆر لە نمایشەکانی جیهانیشە ئەوە ئەبینین کە کۆمەڵی دیزانەکە کە لەبەر ئەم جلوبەرگە بۆ ڕۆژێکی ئاسایی بۆ ئاهەنگێکیش نابێت بەڵام بۆچی کراوە پێناڵم دیزاینەرەکە حەزەکە ئەو لە ناخی خۆیەتی پیشانی خەڵکی بات تێگەی چۆن ئەمە کولتورە ئەمە نەریتی ئەو وڵاتە یان هەر شتێکە ئەوەی کە لە دڵیەتی پیشانی خەڵکی بات ڕەنگە لەبەریش نەکرد زۆر ئاساییە باشە کاک زانیار چۆن هەفتە نمایشەکانمان بە جیهانی ببن لە پێشەکەیە باسمەوە کرد کە چۆن سلێمانی بکەینە ناوەندێکی باشی نمایشکردنی جلوبەرێک وەکو پاریس وەکو لەندەن وەکو نیویۆرک وەکو میلانۆ من ئەمەوێت ئەوان لە خەڵک داوا بکەم چۆن سەپۆرتی کەسێک ئەکەن سەپۆرتی هەفتە نمایشەکانی پاریس و میلان ئەەکەن با سەپۆرتی دیزاینەرەکانی ئێرە سەپۆرتی بۆ من هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی با بکرێت باشە یعنی بۆچی کاتێکە فاشن شۆیەک لە وڵاتێکی تر و شارێکی تر ئەکری ئەو نەبە تامەزرۆیەوانێ ئەچون بۆ ئەوێ لەوێ بۆ من لە سۆشیال میدیاکانی خوان و زۆر بە ئەهەمیێتەوە بڵاوەکەنەوە ئەمەوێت هەموو ئەو کەسانی کە بەشدار ئەبن و بێن بۆ ئێرەش چکە تۆ ئێرە وڵاتی خۆتە کەسی خۆتە هاوزمانی خۆتە دەبێت پێویستەکە بێنە ئێرە بە هەمان شێوە ئەو سەپۆرتە ئەو یارمەتیدانی دیزاینەران بۆ ناساندنیان لەلای خۆیانەوە بکرێت باشە یعنی ئەوە لەلایەن خەڵکەوانێ زۆر مهمە ئەم شتانی خۆمان کە دروست ئەکرێت ئەهمیەتی پێ بدرێت گرنگی پێ بدرێت بۆچی دیزانەکانی من کە من دیزانەکانم دروست ئەەکەم
بۆچی ئەوەی کە لە وڵاتێکی تر دروستەکرێت ئەو نا حەز و ئارزویان بۆیە بێت ئەوە بە هەمان شێوە یعنی ئێمە گەیشتونێت ئەو مەرحەلەیە کە دیزاینەکانی خۆمان زۆر تایبەتن کوالتی زۆر تایبەت تازە بە پێی کولتوری خۆمان دروست کراوە پێویستەکە ئیتر خەڵک سەپۆرتی بکات دیزاینەری باشمانەیە ئەکیدم لەوە و ئەشی بینین ئێمە و کاری باشەکەن ئەگە کاری باشیش نەکەن من لەگەڵ یانام بۆ نمونە کە هەنێکیان سەرەتاین زۆر بەلامە ئاسایە لەگەڵ یانام ڕێیان نیشانێم بۆچی لەبەرەوەی کە لە مەرحەلەیەک و دەست پێکات ئێمە نامانێت هەمووی حاضر بێت و بێت سەر ستیج باش ئێمە ئەمانێت دروستیان کەین بۆ خۆمانی دروستین نەک بۆ دەرەوە باشە چەند دیزاینەر بەشدارن ڕۆژی چەند دیزاینەریش بەشدارە بن دواتە لە هەفتە نمایشەکە بەگشتی چەند دیزاینەر بەشدارن و ڕۆژانە چەند دیزاینەر نمایشی جلەکانی تقریبان بە نزیکەی 18 دیزاینەر بەشدارن لە هەفتە نمایشەکەیە و بە نزیکەی ڕۆژی 6 دیزاینەر کۆلێکشنەکانی خۆیان نمایشەکەن لە هەر ڕۆژێکە جیاوازی چییە لەگەڵ ساڵەکانی ڕابردووە بە هەمان شێوە و ئێمە کۆنسێپتمان گۆڕیوە ئەم ساڵ بۆ نمونە بۆ منە پار کۆنسپتێک بوو ئەم ساڵ کۆنسپتەکەمان تایبەت کردوە بە سروشتەوانێ واتە دیزاینەرێکە دیزانەکەیتە سەر ستیج تۆ ئەو شتەی لێ بینی کە ئەمە لە سروشتە وەرگیراوە ئەمە لە ئاوە وەرگیراوە لە هەورە وەرگیراوە لە بەهارە وەرگیراوە لە زستانە وەرگیراوە واتە ئەم ساڵ کۆنسپتەکەمان جیاوازە دیزانی دیزاینەرەکانیش ڕەبتیان هەیە بە کۆنسپتەکە کە دروستمان کردووە جیاوازەکە لەوای خۆی بینێتەوەوانە زۆر باشە کاک زانیار ئەکرێت لە ڕێ ئەم هەفتە نمایشانەوە دیزاینی دیزاینەرەکانی کوردستانیش بە جیهانی بکرێت بۆنە بە ئەکیدی چکە ئەمە نیشاندانە تواناکانە هەموو شتەکان ئەبینرێ لێرەیە بۆ نمونە کەسێک دێ لێرە یەکەم تەجروبەتی لە کوردستان لەم هەفتە نمایشە بەشداریەکات حەزەکال چاوی بە دنیا کراوەتەوە چاوی بە خەڵک کراوەتەوە چاوی بە سەرستەیج کراوەتەوە چاوی بە دیزاینەرەکانی تر کراوەتەوانێ باشە حەزەکات زیاتر بەرەو پێش بڕوات ئەمە دەرگایەکە بێ بۆی کە بتوانێت لە نمایشەکانی دەریشوانە بەشدار بێت ئەمە ئەو ترسی ناهێڵێت کە ترسی لەسەر ستیج و لە نمایشکار و لە مۆدل و لە لەوەی کە دیزاینەکانی خەڵک بەدڵی نابێت یان ناچێت ناو خەڵکەوان ئەم ترسێشکێت هەنگاوی دواترێنێت زۆر باشە باسێکی دیزاینەکانی خۆتم بۆ بکات دیزاینەکانی من دیزاینێک کۆلێکشنێک بەشداریت لەم ساڵ دیزاینەکانی من تایبەتن بە خانمانی باڵاپۆش واتە ئێمە بەشێکی مانەوێنەمانەوە بەشێکی خەڵکمان باڵاپۆشن ئەبێ احتیمامیان پێ بدرێت چۆن احتیمامە بدرێت بە عەزی ئەو کەسانی کە بۆن منە ئەتیادین بە هەمان شێوە من بیرم لەوە کرۆتەوە کە پێویستە کات خانمە باڵاپۆشەکانیش بە هەمان شێوە احتیمامیان پێ بدرێت پێویستە کات جلوبەرگێکیان بۆ دروست کرێت کە پێویستیان بەوە نەبێکە دەستکاری بکرێت قۆڵی بۆ دامرێت شانی بۆ دابنێت پشتی بۆ دامرێن مرتاح بەدڵی خۆیان دروست کرێ و لە هەمان کاتا بیرم لەوە کرۆتەوە کە دیزانەکان من تایبەتم بە بووکی بە خانمی بووکی باڵاپۆش باشە واتە من هەموو دیزانەکانم تایبەتە بە عەزیەی بووک و لە هەمان کاتە هەمووی داپۆشراوە ڕەنگە کەسێکە بێ بڵێ ئەمە کراوە جیاوازی چییە دیزاینەکانی کاکزانیار لەگەڵ ئەوانەی کە پێشتر کراون و بووکە باڵاپۆشەکان ئەو جلی بووکانیان پۆشیوە سەرگە ئێمە شتێکمان دروست کردوە لەگەڵ کولتور و عادەتی خۆمانە بگونجێت باشە واتە ئەم کەسە کە باڵاپۆشە پێویست ناکات بچێت دنیای شوێن بگەر هەتاوەکو جلێکی ڕێکوپێکی ملتەزمی دەسەکەوێت نا ئێمە احتمامە بەوە داواکە دیزانەکان جیاواز بن ڕێکوپێک بن دووبارە نەبن لە چاو بازارە لە چاوی کە دیزانە دروستکراوە حازرەکان هەموو لە سەرێک ستایل لە ڕاتەوە نا ئێمە احتمامە بەوە داوا کە بتوانن بەدڵی خۆیان کۆمەڵێک دیزاین زۆرمان دروست کردووە کە جیاوازن لە ئینتاجی ئەوانەی بازارە هەن باشە وتە مەرجماندانە ناوە بۆ دیزاینەرەکە باشە بەڵام هیچ دیزاینێکە بووە کە بیاوێت لەم هەفتە نمایشەیە بەشدار بێت بەڵام ڕێگەی پێ نەدرابێ و بۆچی کاگڕەوەند مەرجماندانەوە بەڵام هەر دیزاینێک لەگەڵ کللتوری کوردی خۆمان گونجاو نەبێت ڕێ پێ نادرێت لەسەر ستیج بێتە خوارەوانە چکە ئێمە پێیوەستیم بەو شتەوە پێویستیم بە کللتوری کوردی خۆمانەوە کە نابێت تۆ شتە وڵاتێکی تر ئەوە جیایە بەس لە سنووری خۆمانە لە سنووری کوردستانە نابێت دیزاینێک نمایش بکرێت کە لەگەڵ کللتوری کوردی خۆمانە گونجاو بێت گوێنەی نەگونجێت هەبوو کاکزانێرم ساڵ ئەگەر بێ بەشدار بێت بەڵام دیزاینەکەی ڕێگەی پێ نەدرابێ بەشدار بێت دیزاینەکەی ڕێ پێ نەدرا پێمان چاک کردووە تێگەیچن وامان بۆ کردووە کە بتوانێت بێتە سەر ئەم ستەیجە لە بەردەم ئەم هەموو خەڵکیان نمایش بکرێت بەڵام بزانم کە بمزانیا کە شتێک بە هیچ شێوە گونجاو نیە ڕەفسمانەکرێ و نەوانە هیچ بێتە سەر ستەیج دەستان خۆش بێت مۆدل لە چەند شوێنێک بۆ بە دیجیتاڵی واتە لە ڕێی ڤیددیۆوە واتە مۆدلەکە یەتە سەر ستەیج نمایشی خۆیە کات بەڵام لە بری ئەوەی کە بۆ کۆمەڵێک بینەر نمایش بکات بۆ کۆمەڵێک کامێرا نمایشەکات لە ڕێی ڤیددیۆوە لە ڕێی بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەگوازرێتەوە بۆ بینەرەکان ئەمە پەیامی دیزاینەرەکە ئەگەێنێت ئەتوانین بڵین لە سەیە 25 پامی دیزاینەرەکە ئەگەێنێت بۆچی لەبەرێکە
ئەوانەی کە هێنا هاتە نمایشێکەوانێ بە نزیکەی و لە نزیکی و هەموو تەفاسلاتی ئەم دیزاینە ئەبینن باشە ینی بۆچی خەم هەموو خەڵکێتە ناو فاشن شۆیەکەوە یەتە ناو هەفتە نمایشێکەوە بۆی کە لە نزیکەوە بۆ ئەهەمێتەوە بۆ ڕۆحیەتەکە ببینێ نەک لە ناو شاشەیەکەوانێ سێرکات و ئەو جۆی بۆ دروست نەبێت یعنی ئێمە ئەو هەموو ئامادەکاریمان کردو ئێستا بۆی کە ئەو کەسانی کە دێنە ئێرە ئەو ئەحساسیان بۆ دروست بێت ینی لە جۆیەکی وایە بن کە بە تەواوەتی دیزاینەکە بەکاملن لە هەموو ڕۆکانەوە ببینن بەڵام ئاکیدم لەوەی کە شتێک کە بە شازێک ئۆنلاین بێت قەت ئەو ڕۆحێتە بۆ کەسانی کە حەزیان بۆ دیزاین و بۆ جلوبەرگ هەیە دەزانیار زۆر خۆشحاڵ بووین لە کاتمان یازانم زۆرمان دوی سپاس بۆ کاتی بە ئێمە ئەگەر شتێکت هەبێت لە کۆتایە بتوێ ئاماژەی پێ ئێمە یەکەم ڕۆژمان وا خەریکە کۆمەڵی دیزاینمان نمایش کراوە کۆمەڵی دیزاینمان ماوە ئەو کەسانی کە بۆ ڕۆژەکانی دووسێ ڕۆژی دووەم و سێم ئانێ و بەژارم کاتیان ماوە حەزەکەم بێن و لە نزیکەوانێ بینەری ئەم ئیشە تایبەتە من کە ماوەیەکی زۆر پێوی خەریکین و ئامادەکاریمان بۆ کردووە سوپاس بۆ تۆ کاکزانیار زانیار ئەحمەد دیزاینەر و لە هەمان کاتدا سەرپەرشتیاری دیزاینەرەکان بۆ وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی ئازان لەگەڵتان بەردەوامین چین لە هاوکارم سۆنیا لە باکستەیجی هەفتە نمایشەکە بە شێوەیە کە ڕاستەوخۆ سۆنیا سڵاوت لەبێ ئەم کاتت باش لە باکستەیج بزانین چییە گوزارێت فەرموو بمان گۆزەرەوە بەڵێ ڕەوەن سڵاوتان لێ بە ئێستا ئێمە لە باکستەیجی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانین لێرە هەموو ئەو نمایشکارانە لێرە ئامادەییان هەیە و لێستا لەگەڵ دیزاینەرەکان خەریکی خۆ ئامادەکردن و بەدەر لەوەش وەکو دەزانین هەر نمایشکارێکا چێتە سەر ستێج پێویستە پێشوەخت لە ڕۆی قژ و میکەپەوانەی ئامادە بکرێن من سەرەتای مەلایەم خاتونە خاتونیان سڵاو لێوێ بەخێربێن زۆر سپاس پێم بڵێم چ جیاوازیەکی هەیە کە تۆ لەوەی ماکیاژ بکەیت بۆ کەسێکی ئاسایی یار بۆنەیەکی جیاواز یاخود کەسێکی ئەوەی کە نمایشکار بێت و لە هەفتە نمایشێکی وایە بەشداری کردبێ بەڵێ بەڕاستی جیاوازێکی زۆری هەیە لە بەرەوەی مناسەبەکانمان فەرقیان هەیە ئەمان لە بەرەوەی مۆدلن و ئەبێت تەرکیز لەسەر جلەکانیان بێ پێویست بەەوە ناکە میکەپێکی زۆر ئۆڤەریان بۆ بکرێ یا حەفلاوی بێیان میکەپەکان ئەوەنە تۆخ بێت تەرکیز بچێتە سەر فەیسیان نەچێتە سەر جلەکانیان بەس ماشەڵڵا مۆدلەکانمان ئەوەنە جوانن هیچیان بۆ نەکەین هەر جوانن بە شتێکی کاڵیش هەر تەرکیز دەچێتە سەر فەیسیان بەڵام جیاوازێکەکەی ئەبێ زۆر کاڵ بن و تەنها ڕێکاریەکیان بۆ بکرێت و تەواو تا چەند هەوڵت داوە سێری جلوبەرگەکەیان بکە ئینجا جۆری میکەپەکەیان بۆ هەڵبژێت وەڵا لە هەمویانە پرسم چەند ڕەنگ جلتان لەبەرە لە بەرەوەی ئەو جلانی لەبەر یەکەن ئەبێ لەگەڵ تۆنی میکەپەکانیان بیگونجێنم سوپاس بەخوا تا ئێستا هەژ مۆدلمان چاکردووە گونجانوانە لەگەڵ هەمویە ئێستا خۆش بە خاتونیان بە هیوای سەرکەوتن و بەردەوامی بڵێ لێرەش بەشێکی دیکە هەیە کە لێرە شەوانێت چەند نمایشکارێکی دیکە خەریکن ئامادەکاری بۆوان نەکرێت و ستایلێکی تایبەت بخوان و بە جلوبەرگەکان بۆ قژیان دادەدەن و لێرەش ستاندانراوە بۆی جلوبەرگە بەشێک لەو جلوبەرگانی دیزاینەرەکان ئەمڕۆ لێرە نمایشەکەن لێرەدانراون بۆی ئامادەکاریەکان بە باشی بەڕێوە بچێت لێرە من چەند کەسێکە بینم لێرە کە بێگومان ئەمەش یەکێکە لەو دیزاینەرانی کە لە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی لە وەرزی سێمیان بەشدارە و لێرە کۆلەکشنی خۆی واتە کۆکراوی جلوبەرگەکانی خۆی نمایشەکەی دەمانەوێت ئێستا بچینە لای سڵاو لە بێم کاتۆ باش توش باش بە قوربان بەخێر هاتینەوە لۆ نمایشەکە بەخێر هاتنتان دەکەینەوە بەشی وەزارەکە تا بڵێ هەستەکەم لە هەولێرەوە هاتووی بەڵێ لە هەولێر هاتمە بەخۆم خەڵکی ڕۆژئاوای کوردستانم لە 2015ەوە خەریکیشی خەیاتیم و انشاءڵڵا چاوەڕێشی جوان لێما بن ژبەرجی کوردیوە پێم بڵێ ئەو کۆکراوی تۆ ئەمڕۆ لە هەفتە نمایشەکە نمایشیەکەی چین و زیاتر چ جۆرە جلوبەرگێکە کوردینە لەگەر ئازیێکی بیکانە ئەوانێت کامی کوردینە حەزم لێ بوو چێکی جیاواز دروستی کەم کوردی و ستایلی نوێ و هەموو تێکەڵاوم کردیە ئەوجا انشاءڵڵا چاوەڕێ من پێمان بڵێ تا چەند گرنگی داوە بۆی جلوبەرگەکان مۆرکی کوردی پێ کەلتوری کوردی دابوونەریتی کوردی و پاراست بێت بەخۆی زۆر ئەوەندە گۆڕانکاری تێدانم کوردیەکەوەی بکاتن بەس شتێکی جوان کردیە چاوەڕێما بن انشاءڵڵا ئێستا ئەمە شتێک بەدەستەوەیە مە پێم وایە بێت کۆڵوانەیە کە بەکارێت بۆ جلوبەرگەکان ینی کاتە لە کۆکراوەکەی توێە کۆڵوانەش بەکار هێناوە ئەم جۆر بۆچی ئەم جۆرە لە قماشە و دیاری کردووە تاوەکو بەکاری مێنی
عزیەکەی خوارێ زۆر سادەیە ئەو حەزم لێ بچێکین بە نەقش لەسەری دروستیکەم لەگەر ئەکسواراتەکانی ڕێکخەمەوە بەڵێ تا چەند ئەم جۆرە نمایشانە گرنگە تاوەکو توانە و بەهرەی دیزاینەرانمان دەربخەین. طبعاً ئەو تشتانە زۆر گرنگە دەستخۆشی لیان دەکەمەوە پێم لە ئەو گەنجانە هەیە کە هیچ شتێک مستحیل نییە هەر شتێک و خەونێک ئەواتان هەبی دەتان پێ بگەینین ینی محاولەی بکەن لەسەری ئیشکەنەوە هیچ شتێک مستحیل نییە ینی تا ئەمڕۆکو دیزاینەرە هەستی تۆ چۆنە؟ هەستێکی زۆر خۆشم هەیە تۆزێک متەوەتری تۆزێک ناز زۆر هەر زۆر متەوەترین ئەوجا انشاءالله هەمی خێریتی دەیە. دەستەکانە خۆش زۆر سپاسلێ لە خاتونێکی جوان لە لای منەوە وەستاوە کە ئەزێکی لە بەرایەکە ئەزێکە وەکو دەبینرێت چەند دیتێلێک چەند وردەکاریەکی لەسەر نەخشێنراوە بە مرواری و ڕاستە قماشەکە قماشێکی شینی سادەیە بەڵام توانراوە لە ڕێگەی هەندێک وردەکاریەوانێ جلوبەرگەکەی بۆ دیزاین کرێسلااو لەبێ خاتون سلااو. پێم وەکو نمایشکارێک تا چەند دڵخۆشی ئەمڕۆ لەم هەفتە نمایشە بەشداری زۆر حەز دەکەم چاوەڕێم کە خێراتر دەست پێ بکات و دەست بکەین بە نمایشکردن هەموو جلەکانم زۆر بەدڵە ئەکتەرەکان هەر هەمویان باشن و زۆر هەیەجانم هەیە. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ بێگومان ئەمەی لە پشتی منەوەیە لێرەوە هەموو وێنەی ئەو دیزاینانە نمایش کراوە کۆزای ئەمە ژوورێکە بۆ ئامادەکاریەکانی نمایشکارەکان و دیزاینەرەکان لێرە ئەو جلوبەرگە کوردیانە نمایش کراوە کە ئەمڕۆ لە وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانیدا نمایشەکرێت بێگومان چەندین جۆری جلی کوردی لێرە نمایش کراون کە بە درێژایی مێژوو لە کللتوری کوردیە ئەم دابوونەریتە جوانە ئەم دیزاینە جوانە ماوەتەوانە و دیزاینەرانی خۆشمان لێرە توانیوانە بە باشی ئەمە ئامادە بکەنەوانێ و چەندین قوماشی جیاواز مەتریاڵی جیاوازیان بەکارهێناوەتیە و لێرەش بەشێکی تر لە نمایشکارەکان سەرقاڵی ئامادەکارین بۆی بتوانن بە باشی بێنە سەر ستیج و نمایشی خۆیان بکە بەڵێ من ئەمە ئەو ئامادەکاریانە بوو کە لە باکستەیجی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی دەگوزرا لە ئێستا ئەچمەوە بۆ لای هاوکارم ڕەوەند لەسەر ستیج. دەستخۆش سۆنیا سوپاس بۆ هاوکارمان سۆنیا لە باکستەیجی وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی لەگەڵتان بەردەوامین ئەچین لە لای دیزاینەرێکی تر هاوژین حاتەم کەستم دیزاینەرمان لەگەڵا بێ لەم بەشەی ئەم ئێوارەی پرۆگرامدا هاوژین خان سڵاو دەبێم کاتت باش خۆشحاڵم پیرۆزبایی بەشداریکردن لە یەکەم و باسێکی کۆلێکشن و دیزاینەکانی خۆتم بۆ بکەیت. باشەگیان بە براندی زیڤیا بەشدارم وەکو یەکەمین جار براندەکەم هێنایە فاشن سلێمانیەوە فاشنویکی سلێمانیەوە بەڵێ بە خۆشحاڵیەوە دەرفەتێکی باشە بۆ گەنجان پێم خۆش بوو یەکەم براندی زیڤیا لێرەوە ببینرێ بە کۆلێکشنی میراتی نەخش بەشدارم میراتی نەخشیش کۆنسێپتەکەمە چەند چیرۆکێکم هەیە بۆ دیزاینەکانم بۆ هەر دیزاینێکم چیرۆکێک هەیە کۆنسێپتێک هەیە ناوێکم هەیە لەگەڵ هەر ناوێکە تعبیرەکە لە دیزاینەکانم مێژووی جلی کوردی کۆنا هەرچوو پارچەی کوردستانم هێناوە لە دیزاینێکا کۆی ئەەکەمەوە بۆ نمونە ڕۆژهەڵات ڕۆژئاوا باشوور باکوور کە ئەیبینی بە تەچی قوماشەکانم بە تەچی مەتریاڵەکانم بە دوورینەکانم ئەزانی کە ئەمە باکوورە ئەمە باشوورە ئەمە ڕۆژهەڵاتە ئەمە ڕۆژئاوایە خۆیان جیاکەنەوە خۆیان قساکەن جلەکان بەڵام هەمویان کوردن لە کوردستانە ئەکید دەست خۆش بێت هیچ نهێنیە گیان کۆدێک لە دیزاینەکانی هاوژینە هەیە کە بەشدارە بێت بەڵێ چیدەمان پێ بڵێ جارێ زۆر پێ خۆشە سوپرایز بێت تا ڕۆژی سێم خۆتانە هاوژی خان گرنگە ئەم نهێنی و کۆدە لە جلوبەرگا هەبێت وەکو چۆن شێوەکارێک بۆ منە تابلۆیەک دروستەکات نهێنی و کۆدی خۆی هەیە بۆ ناساندنیان بۆ چیرۆکی تابلۆکەی لە جلوبەرگیشە بە هەمان شێوە ڕێک وایە با من هەر ئەو جیاکاریە بکەم من وەکو کۆستوم دیزاینەرێک خۆمەناسێنم باشە کۆستوم دیزاینەریشەکەن بزانین مەبەست لە کەستوم دیزاینەر چی کارکتەر دروستکردنە ڕێک کارکتەرێک دروستەکەی بۆ کەسێک کە ئیشەکەی مهنەکەی ئەو بەشە بێت زۆر جوانەزانێ جلێک دروستکە بۆ کارکتەرێک باشە من هاتووم کە جلێکم دروست کردو دیزاینێکم دروست کردووە
ڕێک کارکتەرێکم یاوەتێ کە نمایشەکەمان کرد ئەو ڕۆژی سێم 11 مانگ لەگەڵ بینینی دیزاینەکەیە باسی کارکتەرەکە ئاکرێ باسی کۆنسپتەکە ئاکرێ ئەی بینن کە چەنە کۆنسپتەکە تعبیرەکە لە دیزاینەکەمە باشە کەواتە جیاوازی دیزاینەر لەگەڵ کەستم دیزاینەر بەڵێ ئەوەیە کە کەستم دیزاینەر کارکتەر دروستەکەات بەڵێ باسی کۆستیم دیزاینەرە بۆ کەم ڕێک کارکتەر دروستکردنی بە جلوبەرێک من بە جلوبەرێک کارکتەرێک دروست دەکەم چیرۆکێک دروست دەکەم جاری وا هەیە بۆن منە من مهنەکەم لە بەشێکی ترا کۆستوم دیزاینەرم لە بواری دراما و فیلم و TVC و ئەم بەشانەیە من ڕۆیای مخریج دروست دەکەمەوە مخریجیت تەنها ئایدایەک مەیاتێ کۆنسپتی ئیشەکەی خۆیم پێ ئەڵێ من یەم دیزاینی بۆ ئەەکەم دیزاین کارکتەری ئەو جلە دروستەکەم کە ئەو داوام لێ ئەەکە باش هاوژگەخان پێ وایە فیدباکی بینەران لە سێم ڕۆژی هەفتە نمایشەکە چییە بێت بوو کە بینەری دیزاینەکانی تۆ خۆم هەموو دیزاینەکانم زۆر خۆشەوە زۆر بە متەحەمیسم بۆی پێشکەشی بکەم دیزاینەکانم جلوبەرگی کۆنی کوردیە هەر چوار پارچەی کوردستانە بەڵام من بە شێوازێکی داهێنەرانە پێشکەشی ئەەکەم دنیای فاشن لە جیهانە فاشن پێویستی بەو نوێگەریەیە بە تایبەتی جلی کوردی من ڕەنگە ئەو نوێگەری کە کردبێتم هەموو کەسێک پێی هەزم نەبێ پێی قوبوڵ نەبێ بەڵام من کەسێکم وەکو ڕەئی خۆم زۆر پێم خۆشە ئەم شتا هەبێت کاتی ئەوە هاتووە ڕەئی خۆمە پێڵە کاتی ئەوە هاتووە جلوبەرگی کوردی لە سەحنەی جیهانیا بدرەوشێتەوە بە شێوازێکی داهێنەرانە فەشن و مۆدە و دنیای مۆدە پێویستی بەو نوێگەریە بۆیە ئێمە ئەبێ قوبوڵی ئەو نوێگەریە بکەین جلەکانم نوێگەری زۆری تایە بۆیە پێم خۆشە خەڵق قوبوڵی بکات با ڕەخنە نەگرین با یەکسەر نەڵێن جلوبەرگی کوردیمان شێوانوە بە شێوازێکی تر باسیکەین وەرە بیبینە من کارکتەرەکانی کە دروستم کردووە بۆ ئارتیستێکم دروست کردووە تارگەتی من بۆ ئارتیستەکانە بۆ فەنانێکە بۆ کەسێکی ڕۆشنبیرە لە ڕووی فەنەوە وەکو شێوەکارێک کە جلەکەمی بینی بە شێوازێکی تر ئەیبینێ ئەزانێت کە ئەم جلە ئارتێکی تیا بەکار هاتۆ تەشی تیا بەکار هاتۆ جلەکانم شێوازێکی ئەتیادی نییە بازۆر سپۆیل نەکەین باسی نەکەین بەدڵتانەوێت ئەو کاتە باسیەکەینەوە ئەیبینینەوە لە ئێستاە هێزی کەلتوری کوردی جلوبەرگی جوانی کوردی لەسەر نەخشەی هەفتە نمایشی جیهان چۆن نەبینی زۆر بەباشی ئەیبینم بەڕاستی لەم ماوەیە چەند ئازیزێکمان بینی چەند دیزاینەرێکمان بینی ئەو بۆ ئێمە جێکی خۆشحاڵی بوو یەکێک لە خەونەکانی منیش ڕێک بە جیهانی بوونە ئەمێ براندەکەم ڕێک بە جیهانی بوون بناسێنم لە سەحنەی جیهانیە لە فەشنی جیهانیە بدرەوشێتەوە منە هەموو دیزاینەرێکی کورد هەر کەسێک کە لە جلوبەرگی کوردیا بێت یان لە مۆدەیە بێت من پێم خۆشە بە ئینتەرناشنڵ ببینم بە جیهانی بوونی ببینم پێت وایە ئەمە هەنگاوێکە بۆ بە جیهانی بوون ئەکید فەشن ویکی سلێمانی یەکێکە لەو هەنگاوانە کە زۆر دەستخۆشیان لێکم من یەکێکم لەوانە کە ڕێگەیەک بوو بۆ من کە براندەکەم بناسێنم خۆم پێشتر ئەمویست دەرفەتی تر هەبوو دیار بۆ قسمەتەکەەوە بوو کە هەر لە فەشن ویکی سلێمانیا من براندەکەم بناسێنم بە خۆشحاڵیەوە زۆر بەچی ئەوترێ دیزاینەر هاوژین خان نامێ باسی ئەو کەم بەس تەنها باسی کۆستیم دیزاینەرەکەم باشە پێشتر ئەوم بە باس کردی باشە بەچی ئەوترێ هەموو کەسێک کە دەستکا بە جلوبەرگێک بە هەموو کەسێک کە دەستکا بە دیزاینێک و دیزاینێکی هەبێت و کەسایەتێک بۆم دیزاینەدا بنێت کەسم دیزاینەرە نەخێر بەستەکەم ئەوە کۆستیم دیزاینەر ئیشەکەی چییە کارکتەرێک دروستەکە بە جلوبەرێک چۆن شێوەکارێکمان هەیە ئەزارم کاری ئەوەیە کارەکەیت پێوتم بەس بە هەموو کەسێکە وترێت کەسم نەخێر زۆر قورسە باوەڕم پێ بکە من لۆدێکی زۆرم لەسەر خۆمدانا کە توانیم دیزاینەکانم بۆ فاشن ویکی سلێمانی عرض بکەم لە مودەیەکی زۆر کەمە بەڵام کەستم دیزاینەر قوبوڵی ئەو لۆدە ئەکا بۆ نمونە من لە پرۆجێکتێکە ئەبم لە بەیانی هەتاوەکو شەو درەنگ ئامادەم خۆی بۆ تەرخانەکەم بۆی بگەم بەوەی کە لە مێشکمایە کە لە ڕۆیای منایە لە ڕۆیای مخریجەکەیە بۆی بگەم بەو کارکتەرم خۆمی بۆ تەرخانەکەم بەس دیزاینەر
دیزاینەرێکی جلێکی ئاساییان باسی مۆدە بکەین سلۆلی ئیشەکە بۆ خۆی بە بیوتی ئیشەکانی ئێمە زۆر جیاوازە دایمە لە دەرەوەی دایمە لە ناو بازارین کاری تۆ بەردەوام چیرۆکی ئەوێت بەڵام ئەو چیرۆکیشی نەبێ ئاساییە پێم وانە ئەوانی چیرۆکیان هەیە بۆ خۆیان بەڵام جیاوازترین جیاوازتر کارەکە بەڵێ زۆر باشە گرنگترین لایەنەکانی پیشەسازی جلوبەرێک چییە چۆن ئێمە هەنگاوێکی باش بنین بۆ ئەوەی کە کار بکەین بۆ ئەوەی کە بگەین بە پیشەسازی جلوبەرێک لەم وڵاتی ئێمەیە قورسترین شت بۆ ئێمەی کۆستوم دیزاینەر و دیزاینەر نەبوونی مەتریاڵە ئێمە لە وڵاتێکە ئەژین مەتریاڵی قوماشمان زۆر کەمە بۆ منە من هەنێ کات حەزم لە قوماشێکە یان قوماشێک هەڵەبژێرم لێرە نییە من یەم چی ئەەکەم وەکو باسی مهنەکی خۆمەکەم یەم تەبعی ئەەکەم بەس بۆی بگەم بەو ڕۆیایی کە لە مێشکمایە بگەم بەو قوماش و مەتریاڵە یەم تەبعەکەم ئەو دیزاینە دروست دەکەمەوە بۆیە تاکە شتێک کە من زۆر لێی نیگەرانم نەبوونی مەتریاڵی قوماشە قوماشی هەم کوالیتی هەم لە بوارەکەی خۆمە من جاری وایە پێویستم بە قوماشی ئارتە بن پێویستم بە قوماشێکە کە زۆر ئارتی سەیر و سەمەری تیابە نییە بۆیە لەو کاتەیە من خۆم درستی ئەەکەم دەستی خۆش زۆر سپاس شتێکە هەبێت لە کۆتای بچێ ئەمە زۆر سپاستانەکەم دەستان خۆش بێ و مانو نەبێت سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبن یان سێواک بە هیوای سەرکەوتن بە هیوای کاری باش زۆر سپاس بە هیوای دیزاینەکانت کە زۆر جوان زۆر سپاس دەستی خۆش بێت سپاس بۆ بەشداریکردن ئەزان و خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین بەڵام لێستای پشوویەکی کورت وەرەگرین و ئەگەڕێنەوە وڵاتە ئازیزان لەگەڵتان بەردەوامین و دووبارە سڵاوتان لێبێ دیزاینەرێکی ترمان لەگەڵایە لا وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی ئەویش زۆر بەڕێز ڕێیان محەممەد وەکو دیزاینەر کە باسمان لە کۆلێکشن و دیزاینەکانی خۆی بۆ کات خاتوڕیان سلااوت لێبێم کات و باش پیرۆزبایت لەکەم و باسێکی دیزاینەکانی خۆتم بۆ بکەیت لە وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلااو لە تۆ بێکاتی تۆش باش من دیزاینەر ڕیان محەممەدم خاوەنی براندی ڕان کوتورم تایبەتە بە عەزیبوونەکان تایبەت بە خانمە باڵا پۆشەکان و کۆلێکشنەکەی من لە کۆلێکشنەکەمە باسی وەرزەکانی ساڵم کردو بەڵام بە دیزاین یعنی چۆنەڵی دیزانەکان گزارش دەکا لە وەرزەکانی ساڵ و کۆلێکشنەکە پێکاتوە لە هەشت ئەزی و یعنی با بڵێن هەر وەرزێک دوو دیزاینم بۆ ئامادە کردو کە گزارش لە وەرزەکەکە و ینی چۆن لە کوردستانە بەهارمانە گوڵ و گوڵزارە و لە هاوینە گەرمایە و من ئەم باڵێن وەرزەکان جێوی وەرزەکانم بەرجەستە کردووە لە دیزاینەکانە زۆر باشە چۆن بوو بەشدارت بووی لە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی هۆکاری بەشداریکردنەکەشت چییە؟ خۆی دیزاینکردن بوارێکە یعنی حەز و خولیە ئەتێنێتە ناو بوارەکەەوە یعنی یەکێکە لەو بوارانە ئەبێ حەز و خولیات هەبێت لەگەڵیا ئێترۆکو حەز و خولیاش حەزم کردو بەشداریکەم گرنگترین شتیش ئەوەیە کە هەستەکەم ئێستا خەڵکی ئێمە زۆر پێویستێتی تازەگەری لە دیزاینەکانە کە خاتونە باڵاپۆشەکانیان ئەوەی باڵاپۆشیش نین با بڵێن چ دیزاینێکی جیاواز بپۆشن جیاواز لەوانەیە کە ساڵانی پێشووتر هەبووە تازەگەری تیا بکەین بەو شێوەیە باشە کارەکانت جیاوازی چییە ئەگەر باسێکی جیاوازی کارەکانتم بۆ بکەیت جیاوازی کارەکان وەکو ئەوەیە کە وتم یەکەم شت تابەتە بە باڵاپۆشەکان دووەم شت ئەوەیە کە گزارش ئەکات لە شتێک یعنی هەر دیزاینێک مانای هەیە هەر دیزاینێک لێکدانەوەی هەیە بۆ نمونە دیزاینەکانی هاوین تایە هەور و ئاسمانم بەرجەستە کردو بۆ نمونە دیزاینی زستان تیا بریسکەی بەفری زستانم تیا بەرجەستە کردووە یان دیزاینی پاییز گەڵای پاییز کە ڕەنگەکانی سوور و پرتەقاڵی ئەمانە تیا بەرجەستەم کردووە لە دیزاینەکانە یعنی جیاوازیەکەی ئەوەیە گرنگە هەر دیزاینێک چیرۆکێکی هەبێت یان لێکدانەوەیکی تایبەت بخۆی هەبێت شەرت نییە هەموو کاتێک ئەمە بۆ هەموو کەسە ڕازوێ بەڵام ئێمە وەکو دیزاینەر بەڵێ پێویستەکە کاتێک کۆلێکشنێک ئامادەکەن پێویستەکە چیرۆکی لە پشتەوە هەبێت چکە دوای کاتێک کە تۆ شیکردنەوە بۆ دیزاینەکەی هەستەکەی کاتێشی ئەەکەی تۆ چیرۆکەکەی ئەزانی ستۆرەکەی ئەزانی دیزاینەکە ها بەتاوی جوان ئەبێت زۆر جوانتر ئەبێت لە بەرچاوت باشە ڕەنگە دیزاینەری زۆر باشمان هەبێ بەڵام نایانوێ بەشدار بن لە ئەم هەفتە نمایشانەیە گرنگی بەشداریکردن لەم هەفتە نمایشانەیە چەنە بۆ دیزاینەرەکان بۆ ناساندنی کارەکانیان
زۆر گرنگە ینی پێش ئەوەی کە بۆ هیچ کەسێککە گرنگ بە بەڕای من بۆ خۆت گرنگە ئەگەر تۆ گرنگی بە کارەکەت بێ بەرەو پێشچوونەکەی بێ بەڕای من بەشداری بکەی باشتر لەبەرێک کە خەڵکێکی زۆریان دیزاینەکانە بینن ئەم جیاوازیە ئەبینن کە تۆ پیشانی بەهرەکانت ئەبینن ینی زۆر سوودی هەیە لە زۆرەوە و زائیدەن تۆ سوود بە خەڵکەکە گەێنی ینی تۆ تازەگەریەکت کردووە بەهرەیەکت تایە خەڵک پێویستی بەم بەهرەیە ینی تۆ لە هەردوو لایەوە ئیسفاداکەی. باشە خاتوڕێیان چی ئەڵەیت وەکو دیزاینەرێک چی ئەڵەیت سەبارەت بە کۆپیکردنی دیزاین؟ کۆپیکردی دیزاین شتێکی نۆرماڵە توان بڵم ینی ئێمە شتێکە کۆپیکردن شتێکە نەکات لە بواری دیزاینە لە هەر بوارێکی ترە بەڕای من ناتوانین ڕێگەی لێ بگرین بەڵام ئیتر ینی گرنگ ئەوەیە خەڵکەکە خۆی ئیشە ئۆرجیناڵەکە بناسێتەوە نەک کۆپیەکە. من چۆن ئیشە ئۆرجیناڵەکە بناسمەوە بزانم کە ئەم دیزاینە هی خاتوڕێیانە بەڵام کارێکی ترم بینیوە کەمێک نزیکە لەوەی خاتوڕێیانەوە بەڵام ئەمە ئۆرجیناڵەکە نییە. ئەوەی بینەر بێت بۆ نمونە ئەوەی بینەری کارەکانی من بێت یەکسەر خۆی هەست بەو فەرقەکە ئێمە ئەگەر من لە بواری خۆمە قسە بکەم بە چی جیاکەینەوە بە کوالیتی جیاکەینەوە بۆ نمونە کوالیتی شێوازی وەستانی عەزی بڕین دوورین قاڵە بچنین ینی ئەم شتانەوەی لێکە کە جێی کاتەوە لە ئیشە کۆپیەکە. کوالیتی دوورین یان کوالیتی قماش؟ هەمووی کوالیتی دوورین قماش چنین هەڵبژاردننی ڕەنگەکان ڕێخستنی ڕەنگەکان هەڵبژاردننی دیزاینەکە بۆ جسمی کەسەکە بۆ پێی پێستی کەسەکە بەتابێت کە من ئیشی حیجابی شەکەم زۆ گرنگی ئێم چکە لەچکیشی گەڵا ئەکەن زۆربەی خاتونە ئەو خاتونانەیە لای من لەچکیش هەیە زۆ گرنگی ئەدرێ بەو شتانە بەڕای من ئەوەی بینەر بێت خۆی ئەیناسێتەوە. چۆن گرنگە لەم هەفتە نمایشانەیە گرنگی بە هەموو لایەنەکان بدرێت و خانمان چۆن جلە ئاسایەکان نمایش شکرێت و جلەکانی تریژ نمایش بکرێت باڵاپۆش نمایش بکرێت و بوو پیاوانیش بە هەمان شێوە و مناڵانیشی هەرتیا بێت. گرنگە لەبەرەوەی کە ئەو خەڵکەی کێتە ئێرە ینی یەک جۆر خەڵک نین هەمویان یەک جۆر بیرکردنەوەیان نییە ینی هی ئەزی مناڵانیشی تایە با بڵێن دیزاینی مناڵانی تایە ئافرەتان هی ئاسایی ڕۆژانە هی عەزی هی پیاوانی تایە پێویستە لەبەرێکە ئەو خەڵکی کەیان جیاوازن بیرکردنیان جیاوازە زۆق و سەلیقەیان جیاوازە هەڵبژارنەکانیان جیاوازانی بۆ هەمووی گرنگە. گرنگیدان بە جلوبەرگی کوردی لەم هەفتە نمایشانەیە تا چەند گرنگە؟ زۆر گرنگە جلوبەرگی کوردی هاتیا بەبێ ئەوە نابێ بەبێ ئەوە ناکرێت هەرچەنە من کۆلێکشنەکەم خۆم عەزیە چکە لەو بوارە ئیشەکەم بەڵام ینی بەڕاستی زەڕورە هەبێت جلە کوردیەکە زۆر پێم خۆشە کە دیزاینەری کەمان لەگەڵە و جلی کوردیان ئامادە کردووە. باشە بۆ دوای هەفتە نمایشی سلێمانی بۆ دوای ئەم وەرزی سێمە چ پلانێکی ترتان هەیە کە کارەکەتان زیاتر بەرەو پێش بەرن؟ پلان یعنی تۆ بێ دایما هەوڵ بێ لە تازەگەریابیت هەوڵ بێ بینەرەکانت لەگەڵ خۆتا بهێڵیتەوە بۆ بەهرەیە کە هاتە ئەبێت توانەکانی خۆت زیاکە ینی باشترێنش تۆ ئەوەی کە بۆ ئەوەی کە بیکەیت نەک تەنیا بۆ دوای هەفتە نمایشەکە بۆ هەموو کاتێک هەوڵ بێ ینی پەرە بە توانەکانی خۆت بێ بەردەوام بی لەسەری واز نەهێنی بڵی تەواو ئیتر من ئەوەستم یان هیلاک بووم یان شتێ ئەم پرۆسانە ئامادەکردنەکەی هیلاکیەکی زۆرە بەڵام دوای ئەوە بەڕای من هیلاکیەکەت بیرە باتەوە لە برەوەی کە ینی ئیسفادەیەکی زۆر پێگەن خاتوڕێیان کە هیلاکەکە بیرەچێتەوە کاتی کە نمایشکارەکە هات و لەلایەن بینەرانەوە کاردانەوەیکی زۆر باش هەبوو. ئەکیید هەر ئێستش کە لە بەریانە ئەیبینم دیزاینەکان کە ئەوەنە جوان دەرچووە لە بەریانە یعنی ئەڵێم تاو شانی ئەو خۆ هیلاکردنەیە بەڕاستی شایەتی زۆر باشە. هێز و ئیلهام لەکوێ وەرەگریت بۆ دیزاینەکانت؟ چەند کاتت پێویستە بۆی کە دیزاینێک دابنیت؟ ئێستا من نەگەر وەکو خۆم قسە بکەم دیزاینەرەکان شێوازی ئیشکردنیان جیاوازە بەڵام وەکو خۆم من بەپێی تەڵەب خاص ئیشەکەم بەپی هەڵبژاردننی کەسەکانە هەنێ دیزان هەیە سادێ کاتێک کەمتری ئەوێ هەنێ دیزانەیە ئیشە دەست و وردەکاری زۆرتیە کاتێکی زۆری ئەوێ بەتایبەت ئەمانەی کە بۆ فاشن شۆکە حازرم کردووە هەر عەزیەک ینی ئیشێکی دەستی زۆرم تیا کردووە کاتێکی زۆری ویست و ئەتوانم بەڵام مانگ و نیوەکە من بە بەردەوامی خەریکی ئامادەکردنی عەزیەکانم. زۆر باشە لە کۆتایی شتێکت ماوە ئاماژەی پێبیت بەیامی کۆتایی خاتوڕێیان وەکو دیزاینەرێک کە لە وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانیە بەشداری کردووە چییە؟ پەیامەکەم ئەوەیە کە بەڕای من ئەم پرۆسەیە ساڵانە بکرێت بەڕای من شتێکی گرنگە پێویستە کات و دیزاینەرەکانیش ئەوانەی کە هەستەکەن بەهرە و توانایان هەیە لە بوارەکە شەر نییە عەزی بێت هەر بوارێک کە تۆ هەڵبژار و توانەتی هەیە ینی خزمەت بکەین بە بیلێتی خۆمان تازەگەری تیا بکەین ینی وا بکەین کە بەرهەمەکان لەناو خۆمانە بێت لەناو خۆی خۆمانە بێت لەناو خۆی خۆمانە بفرۆشرێتەوە باشترە وەک لەوەی کە دەرەوەی وڵات بێت بۆیە بەڕای من زۆ ئەم پرۆسەیە هیوادارم بەردەوام بێت و ساڵانە بکرێت. سپاس بۆ تۆ خاتوڕێیان محەممەد دیزاینەر
کە بەشدار بوویت لە ئەم هەفتە نمایشەیە. سوپاس بۆ کاتی بۆ ئێمە بەخشی. سپاس بۆ ئێوەش دەستی ئێوەش خۆش بێت.